میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست پێوارەی هەمولایەک باش زۆر خۆشحاڵین بە ناوی کۆمەڵی ڕاگیری و کۆمەڵایەتی کەرکوو ئەمڕۆ هەمووتان تەشریفتان هێنا و ئامادەبوون لە هۆڵی شەید مستەفا گەرمیانی بۆ ئەوەی هەموومان بەیەکەوە لەگەڵ خاتونێکی بەڕێز کچی ئەفشارە کچی بەڕێز کاک حاکم معتەزەم خاتون گێلاسخان کە لە هەندەرانەوە تەشریفی هێنا و هاتۆتەوە شارە گەرین و خۆشەویستەکەی خۆمان شاری کەرکوو زۆر خۆشحاڵین کە ئەرکیان کێشا و ماندوو بوون و بە هەمان شێوە هەموو بەڕێستان ڕەنگە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بۆ هەموو خەڵکی شاری کەرکوو کە پێنجشەمان هەموو بۆ پشودان چ بۆ سەردانی خزم و کەسوکار و چ لە دەست گەرمای شاری کەرکوو هەموو ڕائەکەین و بەرەو هەولێر سلێمانی ببورن كان خاموشي هم أمره زور لك التناقي بكرتي وبكردي وبتير متسل أزموني خاتم جلاس عاشوي ولاتي جيبشتو ويفدا ولاتي بريطانيا وەکو کوردێک وەکو هەموو تاژێکی کوردی دڵسۆز لە خەمی شارەکەی لە خەمی نەتەوەکەی زۆر جار ئێمە بە هزر و بیرماندا دێت کە ڕەنگە ئەوانەی دەچنە دەرەوە بەرەو هەندەران خۆشەکەن لە ژیانێکی سەقامگیر و خۆش و ئارامدا دەژین پرسی نەتەوە و خاڵ و نیشتیمانیان دەبێت دەچێت بەڵام بەداخەوە ئەکیڕۆکەیە تا ڕادەیە بڵانیە ئەوەی ئێمە ئەیزانین و ئەمڕۆ لە خاتم گێلاسیشەوە گوێبیستی دەبین کە بەشێک لە دڵسۆزان و خەڵکۆرانی ئەم شارە لەوێش لە خەمی ئەم شارە و ماندوو بەردەوام بە دوای ئەوەی پرسی کورد و نەتەوە و کەیسی ئەمفال هەموو وڵاتانی ئەوروپا و جیهان و ناوەندەکانی بڕیاردان لە جیهاندا بناسێت خاتون گێلاس بە کورتی باسی ئەو ڕۆڵە گرنگەی خۆی و هەموو تاکێکی ڕەوەندی کوردی لەکار لە هەندەران چۆن ئەوان توانیویان و چیان کردووە گوێبیستی دەبین دیارە خاتون گێلاس من پێناسەی ناکەم ئێمەی خانمان زۆر پێمان ناخۆشە سێ پرسیارمان ئاڕاست دەکەن لەمانتان چەندە جەکەتان چەندە شوتان کوێ لەبەرەوە من ناچۆنا ئەو بوارەوە لە دایکی شاری کەرکوو بۆ ناڵی بەردەکێ و ناڵی ئەم شارەیان هەر لێرەش گەورەوە زوور و خۆی لێکردین چ ئەو چ کەسوکاری ئێمە و ئێوەش ئەم وڵاتە جێبێڵن ئەم شارە جێبێڵن بەرەو هەندەران خوێندنیشی هەر لێرە تەواو کردووە لەوێش بە هەمان شێوە چۆن لێرە ساڵانێکی زۆر وەکو مامۆستایەک لەناو قوتابخانەکان خزمەتی هەموونەوەی کوردیکردنەوەی نەتەوەکانی تریشی کردووە چونکە ئێمە شاری کەرکوو شارێکی نەبەبێ جیاواز پێش نەتەوە هەستی مرۆڤایەتیمان خستووەتە پێش ئەم شتێک هەموو خەڵکێکی ڕەسەنی شاری کەرکوو ئاوا بەم شێوازە بینی بەم شێوازە شکاری من ئێستا ماندووتان ناکەم خۆی زۆر گەرمان خۆڵەکەی ئێمەش گەرمە بە داوای ژوردنەوە من ماوەیەکە دەست بەکارم لە هەڵ متەقەلام گۆڕانێک بەسەر ئێرەیان بێنم هەنگاوم ناوە چەند هەنگاوێکی تریشم ماوە تا ئێرە باشتر بکەم شوتان تۆزێ لەگەڵ ما درێژ بێ هەتا ئێرە بێتە شایستەی ئەوەی کۆر و سیمیناری تیا ڕێکخەی و ئێوەمان دەکات مای دەچێتە لای خاتون گێلاس و هەموومان گوێبیستی مامۆستانی باسی ئەسمی خۆیمان دەکات فەرمی مامۆستا خاتونی بەڕێز خاتون گێلاس مای بابێن هنا بخير بست شهور لبشا أبيه زور سپاسی فیزانی بیجی دوله بو خوشکش بفخان که ام هلی بوم رحسان ام خوشگذرانه دبیرن زیادر لموسیقی و آشنایی کلیک بینیم بیانی کم که گیرم که بیانی چی اگر ایره یا اروپا یا چونه که زور سپاس با سمیر خان گلاسی لناو من بو چوبرم لوش بریتانیا لناو لندن يعني بهارتي شوية بس أقول إنه وتشي يا خوما غير مالي مزامن نعم وتشي على إنه مالي
ناو لێلاس ئەنگلیزی پێ دێرم سەری بەڵاوێ من چێری نیم ئەڵێ نانە چێری لە بنە بەخوا چێری نیم ئەڵێ چیە لە پایە مۆتەر بیوە ئەنجا ئەڵێ دیگە و ئارمە بۆ کۆتەم دووچ لە مانگینا ئەڵێ من نۆنۆنۆنۆنی واردە بۆ هەردووچی یەشویتیش خۆش خراپ نییە هەش بە شەیطانی وا لەلایەن دەمەنی شەوش کۆفەخان هیچ فۆبیام نییە لەگەڵ تەمەن من شەوی دووی سێی ما ساڵی دووی سێ دووی شەوی دووی ئازار بۆ سێ ساڵی 1950 لە دایک بوو دایک مەڵێ سەعاتەکە ئاوا دەدەبوو دەودا بۆیە حەزم لە فۆبیەکەنی هەموو جاوێت ئەڵێ باوکی خراپەتی کردەوە تۆفیق گۆرانی بۆ یەکەم جا کرازەردێ کرازەردێ هەموو جارانەکە دایک دەدەێت مۆشن لە دیمە دووبارە و سێبارە ئەو براتە ئەوانەی کە ئێستا زۆر خۆشحاڵ باسی گەرما من شەرمە بۆ من باس گەرما بکەم من ێ لە بەرتەکێ لە دایک بوومە من لێ لە ڕەحیماوە ژیانم بدۆتە سەر ئێستا لە لەندەن هاتوومە تۆ بڵێن ئوموری وەڵا گەرمامان بەخوا نایەوێت ئەزانی بۆ خوشک و برایان من نەهاتوومە ئێستا وانەیەکی فەلسەفیتان بدەنێت بەڵام من شێتی فەلسەفە و مێژووی هەموو قەومێ مێژووی هەموو وڵاتێ فەلسەفە بەڵام تۆ خۆت ئامادە کرد بۆ شتێ ئەو شتە ئاسانە بێ بۆ دەرمان پێی بۆ دوور بێ کارەسات بۆ دەرمە مستەسما ئەو شتانە ئاسانە بێ بۆ منش ئەوە خۆش هات من یەکەم جارێ هەموو جارێ هاوی ئەوە من ئامۆزاس گۆران لێرێ هەموو جار دەرمە هات گەرمیانین ئەبێ لە گەرماکە بێزار نەبین ئەی تۆ گەرمیانی ئەم برایانەی دانیشتووە هەموو ئەوەنەی منیان پێیە هەموو ئەوەنەی من ئەیانێ سەکە ئەوەنەی من کێشە ئێمە وەکو شکۆفەخان وتی زۆر ناچاری کردین بۆ ڕۆی بۆ هەندەرە هەرێکی کەوتە لە وڵاتی بەنسبەت منەوە زۆر محارب بووم يعني زۆر ئەوە لەبەر ئێمە کۆمەڵە مامۆستایەکی شن بووین نەبووین بە بەحسی ئەوەی من لە مێژووی من بێ یعنی ئەزانێ ئێمە پێ شەشێ بووین لە مەنطقەی ڕەحیماوە زۆر شتی ناخۆشمان کرد قەت یەک توابێن بدەن یەک شتێ بدێنمەوە کە هەمیشە لەناو خەڵک و کابوسێک کۆڵ بکەین من لە مەکتەب عەبدوڵڵا بەڕەواحە بووم ئاخرجە عەبدوڵڵا بەڕەواحە لە بنەوەی هێنا ڕەحیماوایە هەموو بەژارن ئەو کەسانە یعنی قوتابیەکان قوتابیەکمانە بوو ناوی فاخر بوو هەموو بەیانێ درەنگە هات مدیرەکەمان مێردی دین بوو مەسئولی تەوزیع عەسکەری نازانم چی هەموو بەیانێ بە مەستەرە لێ ئەدا لەو سەرماست خۆشێ کردمە باوشی وتم کوڕم بۆ درەنگێ وتی مامۆستا ئێمە 12 ماڵی لە حەوشێ هەوەستین بۆ توالێت قەت ئەو کوڕەڵەن داخۆ سەر بڕا داعش سەری بڕێ ئەو کوڕە داخۆ لە حەربێران کوژرا ئەو دایمە لە ناو نێشکەوەشەکە ئێمە ئەو سەبەبانە بوو بۆمانە قەخسا پێشچینە ئەوروپا بابینە ئەوروپا من هاتمونە هاتنە ئەوروپا ڕژیم کەوت لە ڕێەوە بە ملی شکاری سەردام کەوت هەموو چی هەموو خۆزگە چەند ساڵە دەربچوایە ئەو چاپەی منی بوو یعنی هەر بۆ علمی بوو یەکسەر تەڕ بوو بەرزیان داکەم بۆ ڕاستیەکەتان پێ بڵێم تۆ شتەیە بەسیتە لەوانەیە خەڵک باوەڕ نەکات بەڵام من عملی بۆتان باسی هەموو کەسێک کە ئەوە ئەلێوێتە خۆی تەسلیمەکە محکەمەی بۆ دانێن بێڵێن محکەمە لەوێ هەموو شتە لەن بۆ کوڕێ ئەوەی کە تەرجمە ئەکا بتەوێ نەتەوێ زمان بزانی نەزانی متەرجم بۆ دێنێ متەرجمەکە خۆی پین کرد لە لەهجەکەی زانی خۆییە من ناو نیازە ئەوە تەرجەمە تقریبا قسەمە کرد بە ئینگلیزیەوە چوو بۆ ماڵەوە دووری سازە بۆژنێکم چی هاتبوو لەگەڵ حاکمەکە باسی سیاسەتی کرد و سێ چوارزان سام قسەی کرد یەکسەر حاکمەکە ڕەتیدا وایە قوربانەوە ئینگلیزە یەکسەر ڕەتید
باوەڕتان بێ نزیکەی 8 ساڵ من لەو وڵاتانەیەک ئامەم هەبوونی نێک فریسمعاش لە شوێنمەوە لەو ساڵ بەڵام لێرە ژیان ناوەستێ چی ئەسڵەن خۆبەخشی سێ ڕۆژنامەنووسی جەریدەی گاردیان گەورەترین جەریدەی لە بەریتانیا من دەرسی عەرەبیم پێیانەوە بەڵام نە ئەوە پارەیان لێ سێنم بەس پارەی ڕێگەکەیانەدا بۆ ئەوان حەولیانەدا لەگەڵم جەریدەکە پارەکە ئێدا پێیان من نە چونکو لە کارتی ڕەفسەکەم نووسراوان نابێ هیچ سەهینێکی هەبێ داهاتێکی هەبێ نەک بۆ من هەموو ئەوانی کە لەوێن ڕەفسیان هەیە نابێ نیشتن ئەو سێ ڕۆژنامە نووسە ئەگەر خۆم بزانم چی پەیان دەبێتم بۆیان باسی کردووە شتی بەسیط لەوانە من سەد پێنجی ابتدایی بوون حارس قومی ئەوەی نازانم باوەڕ ناکەم دەتەمەت من لەبەردەم ماڵ شەهید محێدین کە ئەکا پووری دایکم دایک بوو شەهید محێدین دایکیان کوشتە لەبەردەم ماڵیان کابرایەکیان بەختونامەتفەڵ کوشتیان ئەمانە هەر لەناو مێشکمان ئەمانە ئەبێ بێ بە خەڵک ئەمانە ئەبێ خەڵک بزانێن ئەزانم هیچ ناتوانم بکەم ئەزانم هیچ نابووڕێ بەڵام با ئەبناغەیە دابنی قەزی کورد هەمووتە پێیان ئەڵێ ئەمی واڵێ بەخوا کامەی ئەوەیە کەم کەس هەیە کەم ڕۆحی کودایەتی تیاماوە ئەمەسەکەم من جارێک باسی محافظی کرد پارێزگای پرسکوت کرد بەڵێ وتت لەمە دووە پارێزگاری کوردانان بۆ کردی سەرچە ئەوەش پارێزگاری ئەوەش کردی ئێمە سێکەوەی بەرخۆی داناوە پرسی کورد شەشتور ئەنفال کورتی باسی ئەو سێگینەوە بۆ ئەدا خۆی من بە دواتر دەرگای پرسیارتان بۆ کەمێ باڵاکەم بەڵام لەو سێکەوەرە دەناچینەوە بۆ کورد چیەم کرد پرسی کرد چییە ئەوە خۆی وتی مەرکەزی قەرار لە بریتانیایە هەرواشە زۆر بەشمان ڕێگەی ئێمەش خۆشنازانی بەڵام وەکو خاتونی لێ نازانی ئەو نزیکەیانەوە دوو پرسی ئەنفال شتێکیان کردبوو ئەمان خاتون بێلا سیستەمەی بۆ مەباسەکە ئەگەر سەرکەوتوش نبن تیایە وەڵامان هەڵی خوێنێتەوە هەموو پرسیارەکان هەمووتان بەبان سەر بەبان چاوە ملزەمم کە وەڵامی بدەمەوە ئێمە کە وەکو پێتم وت بەسیط یعنی ساکارترین کەس ئەتوانێت لەگەڵ پەرلەمانتار قسە بکات هەموو مەنطقەی لا ئێمە پەرلەمانتارێک هەیە ئەتوانی بڕۆی لە دەرگاکەیە بێ خۆی دەرگاکەت بۆ کاتەوە چی کێشەیەک هەیە بەڵام کێشەی قانونی بەڵام من کە لە دانیشتنی نەورۆز یان یادی ئەنفال هەموو ساڵە یادی ئەنفالەک بێتەوە هەموو ساڵە یادی نەورۆزەک بێتەوە لەو پەرلەمانەکان دائنیشن هەر مەجموعەیە لەگەڵ پێنجیانە وەکوڵی مەرحەبایەکم هەیە ئەوان چ بچیان بە بکەوتووە بەڵام ڕێز لە ئینسانەک لەیانم وتم ئێوە بۆ وعدی بلفۆر ساڵی هەفتەداتان بە جوولەکان کردیانتان بە دەوڵەت بۆ کورد هەموو ڕێگر ئێوە ڕێگرن هەرچی کاتێ کورد ویستێتی ببێ بە شتێ ڕیماندۆم بگرا یان ببێ بە دەوڵەت ئێوە ئینگلیز ڕێبەرن یەکێکیان ئاوای یعنی وستە وتم بۆ وتی ئێوە لە ناو ماڵێکە لە ناو خێزانێکە خوێنێک دێوە خوشک و براتان بقیبەیەکە لەسەر شتێکی بەسیط ئەوەن مەحکەمە و قاتیلێکی ئێوە ئەنجاوتی بینە سەر حیزبەکان بینە سەر حتا وتی پەرلەمان چەند ساڵیتان نەبووە سەرۆک پەرلەمانتان نەبووە لەناو پەرلەمانی کوردستان وتی ئێوە خۆتان دوژمنیەک بکەین وتی وا ڕەجاعن جارێتر بەراوردی خۆتان مەکەن لەگەڵ جوولەکان باش ئێمە ساڵ چەند بوو معلوماندا بارەی جوولەکان هەفتە دیکەی جوولەکە بوو بە دەوڵەت لە چوەش ئەو چەند ساڵە بەدڵ بە لەش بە خوێن بە پارە یەکتریان کرد ڕق نازانن لەگەڵ خۆیان شەفێنی خۆیان چینە نازانن حەقت نازانن موامەرە نازانن ئێمە وعدماندا بەس ئەوان کرانە ژێر دەستوەوە خۆیان خۆیان دەوڵەتیان بۆ خۆیان دەستێت ئەم شتانە بەم ڕێگەیە بە خۆشەویستی بە پارە بەمە دەوڵەتیان بۆ خۆیان دەستی ئێوە هیچ مقارنە یعنی هیچ بەقیەتیە بەراوردی لە بینی نەکەین من بەبەستم تو نییە باوەڕتان بێت کە مزاهرە ئەبێت
خاصة لبردن سفاري إيران هم روجك كان زاريان كان يروجنا عزاري باسبور إيراني أصبيدا يعني علم إيراني أصبيدا شو مجبورة دارك بتشوف مكان يعني نايا يوجد إيش هو كان جينا تجون يوني لما يونا ناسي بس بتقولي قانون كفسي لا أدري النواه يعني دوما بعد فلما تركش بمليون ممكن منها بس تكون هي مبارزاري تيوا المشكلة كان حاجة أنت بين الأيام تيوا يعني أنا بلغ خضعت شو لنا وزور تجربة لها مي فاشل يجي لو محافظة فاشل سياسيا أو في وراني لواني لايكو مثلا دكتور نصر الناجي هو كان مصطفى الناجي هو ولايته في وري أوان زيارة مكتوبة في وري أوانية من ما همو أمجلانا ما بكتلي شخص بصورة عامة عاطفين بعاطفة اشتيك ما بيس أويات لا يقولي بعد اشتيك رسوس الأساليب أو اشتيك غلطة أولا عاطفة نازل من كمان حتى وسير وجه حتى وصار أو خصمتي من أقسالي من أكلية خصمتي كوصفنا لشوش سلم لتنيش لهم بوي جرسي كلام ده شرطة بتي على جيب توي خاصة خانة بتي على جيب لما بس بو هنا كم لبرنا خوشي كان بس تمشي لوي قانون هيا عطف وحنان وخاطر نية هي طريقة أو معاشقة أو نيتو طبعا أقدر زي كفلوش يبي بخبر بحكم كده من أتم لويه أتم شتفلوش تجارة تكم قانون لي أسيرنا معاشقة مبرر بيتمان أما اللي أنا في النظام تكم يك ماضي نية لو أوروبايا هم دك لبريطانيا منال واي ساعات خورك هوارك أبي بخير أبي لشوي خوي بخير ساعات نوم أو منال في الالتزام ليش كصافة ببياني منال إما من يكون شخص يكون لدان من أخوات مثلا كي لدان أخوات أو روشي أجيت تلاميذ بيا عبد السلام عارف صعد لحم نزل فحم وأنا عبد السلام عارف بفارس الكوتة صعد لحم نزل فحم أو روشات إذا كمان قومي بحسي نفسه لا يخاف حاج أحمد ودي كمان لقى الرسم ده خوزة استا ولو يديري مخلوقي بس لا يصنع عمر فوزي يبان عمر فوزي على إلا كلا ما هو كافي تقول لوكسيمير يا هذا ماما تكون بزاف فمسطري دارين أصل فمسطري أصل هو ناقلين يبان وصل خايبينية أو أنا بردي كلها رقشي ليك يقدريش بطجية هل خيلة أي شكل هل تداتي كيف هو يوي إسباكتا إذا ما تسمو عيبون ياكي بخير بيبترشم لوري نارضان لزقل بغير ماو لما بي برشم لزقل سو إلى فاتح خوش ما مصطفى فاتح شير ذا فاتح مزاني تيلو بسونا ودي تو إسا بمسطرة لبنا دي روشي كبير تيشمر كدي بل يقولوا شككته وأتباع السنة طبعا ليرك الشاير والإنسان أما أنا من باوكم بقربان توزقي بان ورقي بان يكمشت وكي لنا وخانو حاك مكان خانو لنا محامية كان أتم لاي خالوان الباغوان خص الباغوان خالوان دايكي لنا وزيوية ما حاجة رفيقوها بو أويبنا وكان لقل فقير حسب آزاري فقير كان استشهد بيه من الصار شخص مسيح وكل من قلب لأن أفرد لأن ناكل لسلمان قوان هم ميت من الدبيع أو كما يزرع لأيام أو كما أيود سيد القوم خاتمون كوي تشاي أبردون يوان إمي أعافي إمي فير خصبة لهم مش يمون يمتفير عدالة معنى يجي إذا قلت سؤالك اللي أنا بين شوية أبي قليل جاكمو شكات دسي كاكي ويقرا والله راس ما خير راس ناخم ولو ايش بكرسا لان لو بكرسي يلا بلاش بكرسا او اشتبوا بيداو اما باوك ما يتم يصير الاف
ولا هربلا باكرينو بأوروبا لو رجعوا من ثم أوروبا برسيم شيء هي كل ديرة كيان مقالية جديدة هي لحماش شونا تكاوا حاجي لبيه براسي عمر دبابيه شاناس خان لا مابو أبيس سيد الأولى شاناس خان أجل أم دمت بي أجل أم دمت بي أجل جاية أم بلد جوانا كان داخل سوا أول لشخص صار بيكنوا كتاب خانة معناه هزار كتابي يعني مسرحية معناه سي نحونا سي إنهم معناه لا سنتر ولا وشتانا كودا ناخذ بخوا يمكن دل ما بنبوغ لا يشخان هم ناس لا يشخان دايج لا أوش كاتان لي من طبعا لخوش بيستيا قصياكم حدث ونايلة حينها زمنا جنبزة هنا القوية طبعا كايا ليروا أم هلا هنا كم فوقوي أم البنت زالت وكنا المبنت الروشنيلي كودية لبريطانيا ولديت أنا من خمدة هنا زاروسي كرود لامبو كايا بيكنا وما أوي بوكود أكلي لبي بداخل أو إن شاء الله من كأسا كنت ما ركتي هل حزب وخوي شكل أما هنجيك هم يتبسي بالبينيان قولوا من يسوي بس ممكن أما أنا يدوباري كمان كنت يعني ولن لقدمان بريطاني دور آثار لقدمان برلمان طالب كان ولن فقط على الواجب كذا وكان إما قصدي كيش يكون بس ينصاد ناسي كان بحر ساران كيشة هاي كيسة الدنيا يا سبب سبب ناسا شو لك ناسا أو يامبولا ماري يامبولا دور حول ماندا بيستحب كزادن مانجا دواتر القاوي قاوي كان بأمر كفرة هي أنا متابعة من فكرة إيش يعني ولا شو نسيت دور أبي خمس من فقط أقول زبط حساب ولا صديقي قال دابني الرشيد الباكستانية السورية يبقى يجيبوا فقط أقدر نعم يحضر معه إذا صار شيء ألفان أو في دندان من برما ولا ما بنجربش هو جديد شان أصحاب خوي سربرش فينا كرت إيستا يكم شني العراق يعني تقول لكم مال العراق كان زاغروس لا يوجد هم مصاب يما يارجو أنفال ما بس سلاي بابيو زورة في مش زورة هم وين ما في شغلة والله سنة بلا تري عربنا يا وين برخص منها هذا استشتبي ما بيدور عليه تبتو دروا يعني كلش يعني عربي لا هذا الكلام غلط احنا مشكلتنا مو هي العرب احنا منعا احنا مشكلتنا مع حزب البعث احنا مع الافكار احنا مع مشكلتنا مع الافكار المتطرفه مو مشكلتنا مع قوميه موجوده تاريخيا وجغرافيا اسمها قوميه عربيه احنا مشكلتنا هي البعث الناس اللي يقولون الفاتح اللي حرقوا اكثر من 15 قريه كرديه بخضارها بثمارها الثمرة الموجودة في كردستان العسل الموجود في كردستان ما فيها من الدنيا الدنيا يعني ما فيها مثلها ماكو مثيلة احنا مشكلتنا مع هاي نريد نوصل الشيء اما بالنسبة للأنفال وأمانة كل صار هم مصنعوا إلى مبني روشنية دي بيتكلم كمان مش كلام
يعني حول ما قال بيان بيني تصوت ممكن مخلوقات شوفوا هما هنجيني لبين حزب كان هما هنجيني لبين خلشي ملتي كورد برواتان بيه لبيه فككهن جماعتي فككهن يعني أولا مسيطر لقال يكتري أولا يكتري عم بتوخ خسري بيانا حزب كسي مش واقع إنه يكتري وأنا بفرق كي راتيا كردي روش غلط زور خوشي كردي روش آواز زور يعني دواء أتواني بسقي لقال يان دواء أتواني طبعا دي تسر يعني براكتيكال بيت عملي أكثر أكشيتها أكثر أكشيتها أول يدسبان بكردو معنا أول شيء أجيش ما نشتغل في البيت أيام ما نجيانوا يعني يقولوا ما نجيانوا يعني من أكيد جالس شو مثلا أو برلمان بريطانيا تقولي أول زعلاء كردستان كلنا أو برلمان بريطانيا أو كذا من هرب كذا فيسبوك ده كاري جران رسوي البرلمان البريطاني وهي بريبو وهي كتب بري على البريطاني وخوي بس خوي أمو اسم كان لا ما يسلنا الله يبارك خوي غريب يعني بس خوي زاران زور كونفرنس أكلابو كيستناكي كيستنا تقريبا بيبحث خاصة ناكي طبعا بيش أول وقتي كإقامة نبو كونفرنس زور دوريان يعني قلت يعني زكي يتزاكس ولا ناو قاعدة سيانكت علم كردستان داخلا ولا بشتيانا واحد دور بيخوش دور لكن شداد يستطيع أفضل سام يستطيع يحصل حسام يمين كورد كما ملان أقلية زور عيبة أقلية دي ليسوا واحد إما متفق على كيف هذا كان إما مكونات عيبة على الأقلية أقلية مية كورد فلا وجه الدين أقلية العالم كما يشتغل بلادي كدولتي هي زاران الدم كسروا كان مع هاتم بولات ناس دبلوماسية وما مزداد تقول الكوفي شوف الكوفي قال لك اللي أخبار دوا طبعا يستخدم أو علم كردستان أو واسع كذا كان في كذا كم خوشة زاران تيجي يكون نيران يبانا وفايا بس إستا أو تأوى كمان لفشتان أو تلاوة لا كردستان جواز يعطي ما شري بس يمكن دخل أول مباراة كما هني بلاد الأواني كانت نازحة غير نبيل. كذا نشتبه بالناس روشته وزير خارجية فرنسا وفرنسا أبو أوسع. لكن كذا بس يعني هذا بلوغ يعني. الناس عم يمسك الشرطة ودينا تيجا شو تسوي في الناس I tell you in Kurdish, laugh. What you mean? سلاح كان لابس صدام يوم تجهيز مضمون دول أول وطني أجتمع شعبي أجيراني إيوا الوقت علينا طبعا كثير لا يكون تقليانا يوم وقت على وقت على إيران طبعا كل شو سنة ويكون مياه من جانب وقت على صدام طبعا يا فكر يا مكان فرنسا وأوي يمن ناوي أما شيء ما يمن ناوي فدينا إيرش من بريمان دادنا من هو صنصارة وصنصارة لبعض على كان خل خير في أكان يوافق ما بيقول اسمها يا كلهم يا وأنا شغال خويانية معاش خويانية يعني خويانية يجد البخيل كما أنا قانون اللي بينات وحتى شوية دايركت سمك داية كان طاية فكرة لتنش ومر وخار ولا كان زادت خوا ولا سكم دندي كده والله تشوف اسم كده جريان وأمام الشرطة جيت أو سكم دندي كده وأنا ولا تري داو بيم كيما مش هو بينانين يمكن وأنا مشكلة فوق كبابا وتبتارا نيوان هذا يوان يلا يا خالد وراء وزارة وانا يجيبين بتاع كسكم دندي كده كان يعني اشتي كان دار والحصل معاناة يسوع يمكن والله الأخيرة لبرتي إقامة يمدام نقول فوق كتير وشام دندرز أو أنا volunteer إشي مخوبخش لبيه إشي خوبخش زور لما زم سير بكر أو إشي خوبخش بكر
ئێمەش ئەو چەند ساڵێک کە ئەقامشتن نەبوو خۆبەخش زۆر دۆریشم کرد لەبەر ئەوە یەکسەر لەمە مەفیسەوە یەکسەر هینیاندا کردیان دەکەبوو چونکە کە ئەیدەن هینەدەن هند موقت هەیە هند ئینسانی هەیە هند یەکسەر يعني أبدياً إقامة أبدياً بالنسبة منه زور كسرين لما كشيء كل يكمل شيء شمال قولي بودي طبعا لا أقوى نقول شمال يعني بقى في شيء يعني طبعا دائما جايوا أول تسمع نقوى الناس أنا بابي فينا سبيسيال جواب فينا سبيسيال جواب ليش فينا سبيسيال جواب يعني نبكي مغاليك وهي إمارة أنه نعمتي وخلشي شركة قضية شخصية يعني موضوع يعني صداي تم بعد الشيء وقت باس التركو يعني كما هتاكي في شكل لا قد كان مش ما في فرصة رمضانوي أنا شيء تو يا سواء أماجة بخاطر يمكن تتمركزي قرارا إلى بريطانيا وتا يعني أمريكا عند اقتصادية وأواني كازم هزم روسيا الصين أواني كإساء وكمان إنه واتايا واتي بيش أسازم هم قرارات برأسمالية بدسية طالما تو مبارو سيارات ومركزي قرار لبريطانيا واتا إما حتى هين وقت حتى بريطانيا أوكي كان داتي إما نبي كمان والله بسيارك أقولين نقل الموضوع إيش هو ما صوت زاد بسيارة ما كتبها هذا احتمالا هذا ما كان صد صوتين بيلي كده بخير صوت موجود أنا هذا احتمالا صد صوتين هذا هرتشي هلك كان دائما من ناو نايلم ريسا بو كسانا ناو نايلم كاي دولة قاعي دولة بتوع أو قصامو تم فلان ولن جزيرة كل دا لوقتي إنك كنا بتقينا وأبو شر وفجرة أما وقتي داعش تم جزيرة يكم مصدري أما يك أمشتغل بدا هو الميزان الحقيقة جزيرة مراسم جوش متواضعة كنال الجزيرة هذا قال كنال الجزيرة كنال الجزيرة كحد سكاني كنال الجزيرة كنال الجزيرة نقل لكردستان نقل العراق هو أنحموا في رجانيك لمراتانية أبو بدان كيش شنيك ناوي موزيا دايك تبيبة دايك أميركية أو مراكز اختماري هي لشو لمونت كارلو أو شيء ميردكي ذكر يعني ميردكي لا أو ذكر فرقينا بلس الأوزور نبرين كنت مورن كنا غيدان لندن يقل يقلي لو لم تنا كناري نبي صومالي أريتري باكستاني أما أنا لك الرئيس داوود إنسان والله يعني شعوب يعني فقيرة يعني شعوب هي بمرين عالم الثالث هم مو مركزيان غير هم مو يبدو مو كناريان يعني بس كناري يدرون بس إيه مسؤولية جوربو دور جوربو تمرن كناري دانيان هتشي بروجرام تاعنا يبدو من دايما شك يبدو شو بروجرام يشكل باقي بس بيلم كل بقى بعالم ولن يكن كروان حكمت خالي داود معاش الرياض قصد خان البلاشة دكتور البلاشة سينزع عمليات فيهم ببلاشة كل سرمانجي أو أنا حببه تنكبوا أمانكوا أجميرم لبل أوي بزاني من احتياجي ليه مثل من دور وجماعة ولا تمنى ولن الجواب بنا دائما بس كهالساين نيوي أواني كداك اشتغل هذا كلامه دايك لكن بيزن محمودان ودي أوسمي على وقت سنيتواني أقصي برابري كم يوتم فروق سيخرب لك هيك ما ورد بيوم نسون دوري فينا خوشون نوصيهم هو لأجل ذكيانية لأجل ذكيانية لما ودن كل بقى ولا يكون ده محالتي إما إعلام مانية كاب سينزقنا تشيع هيلو بس بيسو نخسر
24 قناتي سنة زد الشيعة قصار هم قصد يعني من ما نقص ناكم لنا تفريقة ومفرقة لنا أكاديمية قصاكم أوش ثاني موجودة على مرات هي آوة أما هي سورة يعني بس أوش ثاناكم نكبو قصدي طائفية قصدي محافظة أوش ثاني قصد ما هو بو كل نيتي بو كل أو بيني نبي يعني أو كان عبين نبي سنجاري أو فايدة قول ماذا؟ أو السؤال اللي كذب من خوك جملة برلمانتاري بريطانيا على زور هالماندا بيتا ناجح نبون خوتان فاشل بون لبر ايوا احتمال صد صوت ما بين بقينوا ايوا بقين دولة هو مسألة باريس قال بس يعني كانت زور مشروع هو ايوا ناوتانا براتانا خوشتانا قومتانا أنا أفكر دانشتون أي توم بينا كي تدور كل يبي خدمتك بين لو أكيتوا بلا غرب سير وناك سميرة غرب بيور خويلة إيش خويلة بيت الله فشل بيتا من باريس دار ودانا وبتوم فشل بيتا أو مقصدي أو شخصانية مقصدي شخصانية مقصدي لو تقول لو أو ترى يعني أو عليك بيان يعني متعلمات يعني هذا يخدم ولا بلا كيف هي السياسة؟ سياسة عين التغيير يعني ثابت نية سياسة طلع حتى يستمد متابعي أو اشترك بوا على مستحيلة أما أقصي بدل منه نكري بلين جلاسة كتو للندن أريد المحافظ كتو كونابي يعني نابي من أوي جملة هو نكري أوي بين بوتراوة نكري من بوانا بوتراوة نكري احتمال السياسة تغييرية لبين دقة وساعاتها ماذا نتشون تشي بيوتينا يوادارم هاتشي شوية بين منش بيبلم لنا هاوسي كان لنا برادر كان وبقولن بلم أوش أو انفعالك ساكم يعني يقول انفعالك لتاو ملتكم هو ذاتك لا يعني زود خاصة ولا الكل هندران با أمشي شانتها كسبقي لقضية شركة باش تتكلم باس كانوا خيزانة من وازانا من لنا وخيزانة وما مكان مخالطان دانشتنا لريا مسؤولية كيا إن حزبي بيا وتبو فلان هو بو إيه وريك خلاويش داخلين ويسبان وريك خلاويش نجنا لبيه هو فلان هيا تقومين سياسة بس مركزي مصري خلاص كلاو بو وحاضرين كنا لبيش عباس مصر وباس مصر دوايبتم أمير وشعرائكم الكردي أحمد شوقي خلط كمانية أكبر فلاسفتكم عباس محمود العقاد والصعيدي كله وتبخمردوها طه حسين كاتاكين عالم يجدور قبلبوها نابيناش تبلا بردم أو أنا أينيجن ألين دم قرير العين أيها الكردي الشهر عباس محمود العقاد له وكم من أوقات المعلوم هو من أوقات ما نشتغل النظام هو قد ما نشتغل النظام باش تتكلم باسكم والله لينا مسؤول الناو بينا لينا مسؤول ودي أنا شايف عبد الواحد هاتو بخير بيساتشاو ودي كم كز دعوة كلاوة رولا تشوينا جولو لو أنا يعني كتاب ديوتا دلائنا هو بالشر اللي بيت باكتو بوران الحياة ما نشوف لفلان جيب الجو بس من اللي شوف من الفلان وقت الفلان شوف هلو مو بشرة جزور جولة سوريا اللي يبدأ أما أنا عادية يعني إذا إدانة وباسيناك يعني إذا إدانة وبرخنا وباسيناك أليم أمش طبيعة من اللي شوف من الزلامة كابراي برلمانتار ودي تستوسي أستوسي مثل كاك شاسوار بخوان عندك ددروا كاك شاسوار بس دي ممكن مقود يخسر حقيقة كاك شاسوار بخير بيسرتاو تو كان زيجي كردي بس وكم بزانم زور بزور وما قوي أنا حقيقة ودي حقيقة تبني سنة هاتوما يلا محكمة سزاد بدن يا محكمة كمبلن تو أمد على شتى ناوي جابي لا لو نازم شيء أما مو فلان نازم بس مبارك كين حقيقة قد شيء طموحي
هیوادارم بەس معنای ئەوە نییە هەموو گەنجی ئەتوانێ وەک تۆم دەستکەوتانە بکەن ینی معنای ئەوە نییە بەڵام پرسیارێک هەیە وەرە تۆ بۆ بێوەژنی کورد چی کردووە بۆ دایک شەریک چی کردووە بۆ بناو کورد شەریک چی کردووە بۆ گەنجەکان ئەوانەیە مردوونە بۆ زلۆکان ئەبحاسێکی علمی هێناوە تدریبیان بدەیت مەشروعێکی زەواج کردووە کە هەزاران گەنجی کورد حەزەکان ژن بێنێ غورفەیەکی دەستناکەن پارەی نیشان پشتیۆنە لیرەی نییە پشتیۆنە لیرە پێویست نییە بۆ ژنی کورد ژنی کورد لە شاخە تەمسیلاحی هەڵکردووە پشتیۆنە فیشەکی هەڵکردووە ئەوە وەرە بزانم بۆچی کردووە قسەی کرد خۆ هەڵناگرێ حتا ئێستش ماوە فیلمەکە لام لە ئایپادەکە لە ئێنارتی نووسرا بوو چاوتانیەیە ئەم ژنە چۆن قساکە لەگەڵ کاکشاسوار ئەویش چەند بە جوانی وڵامی ئەداکەوە ئیتر نازانم وڵامەکەم تێروتە سەر بوو دەست خۆش بێ مەڵوو نەبی یاخوا تۆ بەخێر بیتەوە یاخوا لەبەرتان زۆر بێ وەکو هەر خاتونیە کە لە هەندەرانن هەوڵ و تەقەلای خۆتانتان کردووە تاوەکو پرسی کوردی بلەتەوەی کوردی و هەروە کەیسەکانی هەفاتان بە وڵاتانی جیهان ئاشنا کرد و هەوڵ و تەقەلاتاندا دەنگێکی زۆرتان کۆ کردەوە بۆی بیکەن بە قەزەیەکی گشتی و بیکەن بە کەیسێک وەکو هەموو کەیسانی لە جیهاندا بە جینۆساید ناسەنراوە بەڵام جێگەی داخەوەکو ئاواژەتان پێکرد کە نەتانتوانی ئەو کەیسە لەو ڕێژەدەنگە زیاتر کۆ بکەنەوە و بیکەن بە کەیسێکی بێت و بە هەمان شێوە ئێمەش لەناو ئەم شارە ئەوەندەی کە ئاشنای ئەوەندەی کە هەوڵ و تەقەلاکەین بۆ دەستگا ڕۆژنبیریەکان و دەستگا وتاربیریەکان بۆ ئەم بابەتانە بکەینە بابەتی سەرەکی و گفتوگوی لەسەرکەین نەوەی ئاینی پێ ئاشناکەین و هەر نەوێت لەگەڵ خۆمانایە وەکو گونجبوونەوەیە وەکو جەنابەت ئاماژەم پێکرد ئێمە هەموو هەسوکاریەکی کە لێرە دانیشتین لە دڵسۆزیمانە لە خەمخۆریمانە بۆ ئەم شارە ڕەنگە ئەگەر نەتوانین لە ماڵی یەکتر ببینین کۆ ببینەوە ئەم شوێنە ئەم هۆڵی ئێمە کە هەرچەندە گەرمیشە بەڵام کۆمانی کردەوە ئەمڕۆ بۆی هەندێک بابەت بەیەکەوە تاوتوێ بکەین و لەڕێگەی تۆش ئێمە ئێستا ئەو بەڕێزانی کە پرسیارەکەن دەنجی ئێمەش جارێکی دەبێنیتەوە بۆ حکومەتێک کە خاوەن بڕیارە و کە بریتانیایە هەتا 100 ساڵی تر بەنیازە ئێمەی کردوکە بە دەوڵەت ئەوە سوپاسیەکانی و هەر نامانەوێت لەمڕۆوە ئەوە بێتە زەنگ بۆ ئێمە بۆ هەمومان وەکو کەرکوچیەک وەکو کەرکوچیەکان قساکەم ئێمە خەڵکی شاری کەرکوچی و کێشەکانەوەی لێرە چڕبووەتەوە کەرکووک نیلی چارەسەرە بۆیە خۆمان وەکو کەرکوچی ئەبێ خەمی خۆمان بخۆین و پشت لە هەموو ئەو لایەنانە بکەین کە بەنیازن لە پشتەوە خەنجەر لە ئێمە بدەن ئێمە ئەبێ خۆمان خەم لە خۆمان بخۆین خۆمان بزانین چی بکەین بۆ ئایندەی خۆمان و ئایندەی ناوەکانمان و نەوەکانمان لەم کردوکە تا بە ئارامی کە خۆمان خاوەنی شارەکەی بەدەر لە هەموو وڵاتانی جیهان بەدەر لە هەموو کاربیران بەدەر لە هەموو زانایان و شارەزایانی دوای مێژ و دوای ئاساژ و هەموو ئەو بابەتانە کە ڕۆژ بە ڕۆژ ئێستا داتای تازەتر پیشان ئەدەن کە کورد چەند هەزار ساڵ لە پێش ئێستا خاوەنی ئەو شوێنانەوە نەکردبوو تەنانەت هەتا باشووری عێراقیش یعنی زۆرێک لەوانەیە ئێمە زۆر جا لەگەڵ عەرەبەکان کە ئاخاوتنەکەی لەسەر دیمە عەرەب کە ئەڕوخێ عەرەب هەڵەکشێ و دێ بەسەرا ئەینا لە بەسڕاشە عەرەب یعنی ئەم قسەیە من هەروە لەسەر بناوبوونەوە نییە بەبێ لەمان شت زۆرە بەڵگە زۆرە بەڵام بەداخەوە وەکو جەنابەت ئاماژە پێکرد چ ئێمە وەکو کورد وەکو کاربیر چ وەکو لایەنی ڕاگەیاندن لاوازی نەمانتوانیوە کێشەکانی خۆمان شەڕی بۆ بکەین بیچەسپێنین کە ئەمە ڕاستەکانە ئێستا بەسوپاسەوە بۆ هەموو لایەکتان ماندوو بوون و ئەرتان کێشە من خۆشحاڵ بووم جارێکی تر کاتێکی کەمتان پێ بەخشن بەڵام هەوڵدەن لە هەر تەوەری بابەتەکە دەرنەچنە دەرەوە هەر بەڕێزێک پرسیارێکی هەیە یان شتێکی هەیە بابەتەکە پێی دەوڵەمەندێ و خاتوگێراز بیکاتە بابەتی ناو هەمانە یان چی پێبی چی پێبی باشە ئەو تولەگەی کە بەڕێزدا لەگەڵ خۆ تولەکە با بڵێ تولەکە لەناو تولەگەکەتە ئەیبیتەوە بۆ بریتانیا هەوڵەدەیکی کەیتە بابەتێک و ئێمەش لێرەوە ئێجا پێشنیار زەمان وەیەک دین و سەرەتا زوو دەست مامۆستا عادل بینی دەستی بەرزەوە کردەوە مامۆستا عادل وەرە ئێرە و سەر ستەیج و مای کۆتۆ و بەمزانین بەرەسا چێ
دیواری خۆش داشتی زۆر بە خێراتنی خاکی جێراسەکەم هەنێ لەو قسانەی کە کردی من هەنێ سەرنجم لە دەربارەی ئەو ئاخافاشکە کردی هەڵوێستێکم وەرگرت زۆر مایکەکە نزیکەوە کچە کوردێکە کەلتوری کورد و نەریتی کورد و بیکردنەوەی کوردی لەگەڵ خۆیان بردۆ بۆ بەریتانیا بەڵام کەلتوری بەریتانیا تەکاری کرد من قەت لەگەڵ ئەوەیان نیم کە بەریتانیا وتیانە پەرلەمانتارەکانی کورد ئاوهایە و کوردوانە و خۆی شتەکە بەرژەوەندیە بەریتانیا بەرژەوەندی ببێ کوردەکە بەدەوڵەت بەرژەوەندی نەبێت 1000 ساڵی تر کورد هەمووی یەک شوێ خۆی بکوژێ نایکە بەدەوڵەت لەبەرەوەی بۆ دەوڵەت بوون بەرژەوەندی نییە بەریتانیا کە کورد دەوڵەت بێت بۆ لەبەرەوەی وەختی خۆی بەشێکیدا بە ئێران بەشێکیدا بە تووشیا بەشێکیدا بە سووریا بەشێکدا بە عێراق لەبەر ئەوە نەبوو لەبەر ئەوە بوو ئەو دەوڵەتانە بەهێز کرد یعنی چۆن بڵێ ئاوی بدەن کورد بۆتە ئاوێک تووشی ئایخواتەوە کورد عێراق ئایخوات سووریا ئایخوات و ئێرانش ئایخوات ئەو ئاوە نابڕێ لەوانات هەتا مەسلحەتیە بێت ئەو ئاوانە دووبارە خلکاتەوە لە گۆلێکا بڵێ ئەوەش کوردە ئەوەش دەوڵەتێتی چونکی بەرژەوەندی لەلایەوان مهم ئەوان کۆنەقینیان نییە وڵای یەکێکە لەبەر سلاحەدین ئەیوبی بووە یەکێکە لەبەر شێخ مەحموود بووە یەکێکە لەبەرەوەی کورد عەشایرە یەخۆی دەوڵەتەکانی خەلیج مناڵن دەوڵەتن کە ئەمریکا و بەریتانیا پێیان دەڵێن بەنزینخانەیە ئێدەبا کوردش بێتە شوێنی ئاو لە شوێنی نەوت دەگرێتەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بیر بکەنەوە لەو ئاوەی لە کوردستاندا هەیە باوەڕکەماکەن بە دەوڵەت بەرژەوەندیان دەبێت ئیتر تێفرشابین و ناکۆک بین ئەمانە لە لای بەریتانیەکان نایخوا عشتانە وە لای ئێمە کەلتورە ئەوان بەرژەوەندیان هەبێ دەوڵەت دروستەکەن بەرژەوەندیان نەبێ هەتا ئاواکەین یەکێ لە قسەکانی ئۆچەدان وتی من زۆر هەڵە بووم وەختی خۆیان من جیابمەوە لە تووشیا جیابوونەوە مستەحیلە لە تووشیا لە ئێران لە سووریا لە عێراق بەڵام ئەتوانی فیدرالی بین ئەم فیدرالیەتانە کۆنفیدرالیە بین ئاگامان لە یەکتری بێت کورد هیچی تری ناوێت زۆر سپاس باز يعني وەڵام بدەینەوە مامۆستا بەخێر بەی سەر چاو زۆر سپاس قسەکانت لە 100 تا 100 تەکلەنەوەتون و ڕاستە من ئەوەنە بڵێ لە خۆشیە و لە زۆری بابەتەکان بەعزە خاڵێکم لە نوێژ چووە جەنابەت کام قسانت کرد زۆر شتر کەوتە بیر بەڵێ بۆ نمونە دەلیلی قسەکەم کەوتم هەموو مەراکزی قەرار لە بەریتانیایە یەکێ لەوانەیە بەریتانیا دەوڵەتێکی ڕەسمالیە طبعا لەگەڵ بەرژەوەندی خۆی لەگەڵ دەوڵەتەکانە ئەوە بريطانيا في ألين الإمبراطورية التي لا تغيب عنها الشمس. قلت شي بابا مروجيا أويا تمام. لكن معناه أويا إمبراطورية بريطانيا لو ديو هندستان أويا. يعني أقل يرى خور نميني خورة كلبية. خورة كلبية. يعني دواء أويا دولة أروى بلو خورة برجوندي يكم خالي همو دولت يكا نكنا بريطانيا بدس خوشيتو يكم وداوية بردنا كمو بوتر زور خالي يكا جنابت باس كدياني سلمانية جيتر باسيكا كويتو بير ماوشتا هاوران لقل ماموستا دس خوش دیسان مامۆستا گیان لەسەر پرسی کەرکووک ئێمە ئەمە چەند ساڵە میدانی شار دەمەوێت بە کورد دەمەوێت بە ئەو کەسێک ئەزانین شایستەیە و ئەوە کاتێک کاتە شوێنخۆی ئەگاتە بێتەوە ئەمدا پارێزگار سیرەکەی شتەکە لەگەڵ کوچەکە هیچیان بۆ ناکا لە بەرژەوەندی خۆیان و مەسلحەت خۆیان باشە پێت وایە ئەم جارە ئەمە ئەم کۆتا جارە کوردێک بێتە پارێزگار و بتوانێت خزمەتی هەموو کەسەکان بکات وارەکان بکات شتێکی بەسیط ئێمە بۆ کەرکووک نەکراوە کاریش باڵاوکەیەکی نەوتیە ئێمە خۆمان پارێزگارێکی نەوتی یعنی باڵاوکەیەک بکات یەک کۆمەڵ یەک کۆمەڵ ئیش بۆ گەنجانمان دروستە بێت دەیان و سەدان بەرەمەتمان هەیە کەس هێنی ناکات شديدين هذا ما وصلنا هو تنها الدنيا كده تنها حزب نية ثقافته ورسالته ويلا
ئەوانەیە پێت وایە ئەم جارە شتێک بکەن من دڵنیام کە ئێستا وەڵامەکەم هەمووتان بەدڵتانە بێت سەمیرە خانم نە من نە ئەژدادی من نە کەس ناتوانێت ئەوەی لە ئەجیندەی دۆلی غەرب و ئەوە هەیە بزانێت چییە بۆ نمونە سیرەکەی لە هینەکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا ڕەخەت دێتەوە وا بەعەس دێتەوە هەمووتان دیتان ئەوشتانە وا ئەوە دێتەوە ئەمریکا خوڵقەی داناوە تخوا ئەمریکایە خوڵقەی دانابێ لە کۆنگرس ئەگە من دانیشتومە لە چایخانە کاسێکم ئەوەکەی خوڵقەی ئەخوایە یانە ئەگە من ئەو سڕە و ئەو نهێنیە بزانم مەسەلەی ئەمەی بەعەس نایەتەوە ئەمەیان بە دڵنیایی پێتان دەڵێم بەعەس سوڵتا وەکو چێ وەکو شای ئێران وەکو حوسنی موبارەک وەکو ئەو کەسانەی لە دووەل عەرەبیە لە هەموو دەوڵەتێک لە هەموو بڵێ وڵاتانی جیهان ئەوەی ڕووی نایەتەوە فێنی سوکاوە بەنسبەت کەرکووکەوە ئەوە خەونی هەمومانە خەونی هەموو کوردیەکە باوەڕت بێ ئەوە خەونی کوردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای شەکە خۆشە بڵێ کەرکووک ئەوە بووە من ناتوانم پێت بڵێم بۆ من قسەی دەم ئەوانم گێڕایەوە کە قسەم کرد وتم مەڵێن گێلاس ئەڵێ نابێ نە ئەوەی جۆم لێ بووە کە لێیانم پرسیوە پێیان وتووە وتێتی نابێتەوە ئێمە هەرێکماندا پێدان هەلماندا ئێوە سەرکەوتنتان نەکرد ئەمەیە بەڵام من ئێستا بە قەتعی بڵێم وەڵام محافظ یاخوا بڵێ دڵم بشتێ دڵم نایە بڵێم بەڵا لە قاڵی شتەکە بەعزە شتێ زۆر قاڵە بە ئینفعالەوە منی سەدۆکەیەوە بشان بە ئینفعالەوە باسێکەین نازانم وەڵامەکەی بە دڵەیان نەکەن دەست خۆش کاک لەتیف فاتح فەرەج بەڕێزیان بابێنە ئێرە تەشریف کاک لەتیف فەرمووی لەسوە دیار نیت غایبی عن الساحة ڕۆژێ بەر لەوەی بێم تەلەفۆن ما بتبینی. یا مستەمعەکانت وەرە وەرگرە وتم بڕۆ سەفەرەکە ڕۆژ بیا بەسەر ايه جمالية والله ڕایمان بەستا بێ سەحبتا من دەستخۆشی پێەکەم ڕۆژ بیا ئەڵبەت پرسی کەرکووکە بۆی پاداوەریەکان پرسی کەرکووکە من بڕوام وان نییە شتێکە بێ ناوی مستحیل بێ لە سیاسەتە هین نییە داخین کۆتایی نییە لە ڕێگانێ باوەڕم وایە ئەگەر ئینسانی کورد لەسەر پێی خۆی بۆست داشەقی تورک و فارس و عەرەبی بەدەستەوە لەژێر داشەقیوانە نەبێت جۆرێک لە خاوەندارەتی لە ئینسانەکانی بکات خاوەندارەتی لە کۆمەڵگەکەی خۆی بکات خاوەندارەتی لە تاکەکانی خۆی بکات من بڕام وایە ئینسانی کەرکوردی کەرکوور خۆیان بەبێ خەڵکێک ئەتوانن وێنەیەک نیشاندەن کە بەداخەوە لە 2023 تا 2017 لەمان باید نیشان لە 2023 تا 2017 حرەکەی سیاسی کوردی کە من تێبینی وێناوە شۆڕشت کە بڕام وایە شۆڕش سەرکرا بزاوتی چەکداری ناوەنەی بزوتنەوەی چەکداری ناوەنەی چی ناوەنەی ناوی ئەوەی لە باشووری کوردستان بەتابێت لە کردی ئەوە نەبوو خەڵکی بواری بۆیە باوەڕم وایە ئەگەر ئاوەزی کوردی خاوەندارەتی لە شارەکە بکات خەڵکی کرد دەستەبژێری کەرکووچی ئە من بڕام وایە لە کەرکووک دەستەبژێری زۆر باشەیە با واقعی بی ئەگەر ئەحزاب پارتەمان نەکرد لە دەرەوەی کەرکووک بناوی کەرکووکیش لە کوچەکان خەڵکی زۆر بەتوانێت لە دوانای خۆتان کەم مەکەنەوە لە دوای کەسەوە نینەوە خەڵکی کەرکووک لە دوای کەسەوە نییە گرفتی ئەوەیە کە تێکیان شکان و کەسێتیان شکان بە درێژایی مێژوویەکی دوو درێژ بەعز کەسێتیمانی شکان لە سەردەمی پاشایەتیە کەسێتیمان شکاندەوە لە سەردەمی خۆدەسەڵاتیە کە هاتنەوە بشارە کەسێتیەمەیان شکان کەسێتیەمەیان بەستەوە بە پارچە ئەرزێک و موچەیەک و یادان چیەکەوە یعنی دەوایان دابڕین کە ئێمە قەزیەمان هەیە ئێمە قەزیەمان نەبوو لە 2023 تا 2017 با واقعی بی ئەگەر قەزیەمان نەبوایە دەوایە لەسەر
بەندی 160 گەورەمان دەکرایە چونکە بە هەموو کەمووکڕێکی بەندی 100 کەمن ئەو ڕۆژەی دەرکی بە 1 ساڵایە و وتارێک نووسیوە ناو کەرکوب لە بەردەم ڕەشەی مادی چ لە ڕێگە زۆربەتان پێکاتەوە ئەزان ڕێی چۆن لەسەر مەسەلات نامەوێت لێرەواسەکەی خۆم بکەم بەڵام ئێمە دەبێت پێداگیربین لەسەرەوەی خاتوجێرات لە دەرەوە کاکەکانی تر لە دەرەوە کەرکوچەکان لە دەرەوە دەبێت پێداگیربین لەسەرەوەی کە ئێمە هەی ئەتوانین شتی زۆر گەورە بکەین نەتوانین لەبارە سایکۆلۆژیە ناڵێ لە سایکۆلۆژیا بەگشتی ناڵێ ناتوانم ناکرێ نابێت ئەتوانم ئەکرێ ئەبێ بۆیە بە باوەڕی من کەرکوچەکان ئەتوانم زۆر بکەم من دەستخۆشی لەو خاتو ناکەم من باوەڕێکی دەبێت کە ناتوو بێت بەس كناوكين بيني بوري حاكم محتسب بوري خد ولا تكتب بوري حاكم محتسب وحزم حزم كنت بيم جملة قصيرة وجملة يعني لا نكم أو حاكمك الرجالك لم شريعة دولية نوع أو حاكمك الرجالك تواليتي كرد تركمان داني كم لما ركيت فيها كوكا توكا بدأخو كنت تكتب تركمان اشتبهوا لما هاتم من برواكم أجد ما غير حاكم محتسب لم شريعة بەڵام جۆ دروستی کردی بەڕاستی ئێوە هەمووتان قەزار کرد بەڕاستی بەم ئینانە یا بەم کۆمنتانە و بەم مداخلانە مامۆستاگیان من نەهاتوم لێرە ورەتان نزمەوەتەوە نەخێر نەهاتوومە بڵێم ناکرێ من نەختی واقعەکە چۆن من ئەوە دەقەوت لێەوە بۆ خێزانێ باس بکەین قسەیەکمانەیە ئەڵێ دۆستم ئەوەیە ئەم گرێنێ دژمنم ئەوەیە ئەم خەنێنێ ئێستا من پێ بڵێم وەڵڵا شۆفەخان دنیا ڕەبیعە و دنیا بەهارە و ئەکەین ئەخ درۆتان لەگەڵەکەم من واقعەکەم بۆتان ئەوە کرد زۆر بە ئەمانەت بۆتانم نەقڵ کرد لەبان ئەوەوە قەت لە خۆم نابورێم ئەگەر من لەگەڵدا ئەم خێزانە دانیشتومە پێتان بڵێم وەرەتان کەم بێ بە هیچ نادین نازانم چی نا هیچمان بێ هیچ ناکرێ نەخێر نەخێر ئێمە ئەم گەنجە جوانانەمان هەیە ئێمە ئەم وەرە بەرزەمان هەیە ئێمە ئەم وەکو جەنابەکردن ئەم هەموو ڕۆشنبیر ئەم هەموو تێکۆشەر کورد هینی زۆرە دڵسۆزی زۆرە تکایە ئەو هینەم لێوەردەگرن ئەو ئایدیەیە کە بڵێن من هاتوومە لێرە وەرەتاندا ئەمەسێنم بەڵام حەزم کرد تۆزێ لەو نەهامەت یعنی نەو معاناتی کە هەمانە هەموو کوردەیەتی ئەوەش بە شێوەیە سرەتانە بۆ ئەوەی بۆتان ڕاتگەێنە زۆر سپاس کردنەوەکان زۆر جوان بوون ئێمەی کەرکوچی خەڵکی زۆر باشمەندیایە لەمە لەمڕۆوە بەرەو ئایندەیەک ئینشاءالله بێ هەموومان ئەوەی خۆی بە دڵسۆزی ئەم شارازانێ خەمخۆری ئەم شارازانێ بێ خۆمان ئەو دەخەداڕی کۆکەوە دەست خۆش بێ هەموو شتەکان جوان چەند ڕێکخراوی کوردستانی باشوورێ چەند ڕێکخراوی کوردستانی باشوورێ لە ئەمریکانێ وەشۆکەوەی ئێمە لە نەمسا ئەمەدە 15 مانێ بەسی يعني أولئك شكار كنتم سياسة وشان سنترهم هي حزبەکان هێچێتی دینیانەیە یعنی شوێنیانەیە پارتی یەکێتی مەقەڕی هەیە شوێنێکی باش یعنی هۆڕیانەیە شتیانەیە شتێکی پێەکە پارتی نیەتی ئۆڵی یعنی مەقەڕیان نییە بەڵام لەوێ نوێنەرایەتی حکوومەتی کوردستان هەیە نوێنەرایەتی حکوومەتی کوردستان بە محافەسەیە 4 ساڵ پارتی 4 ساڵ یەکێتی 4 ساڵ گۆڕان ئێستا حالیان کاروان جەمال تاهیرە کوڕی شەهید جەمال تاهیر یعنی من بە کوڕ خۆم دامناوە بەڕاستی یعنی زۆر تەحملم ئەکا زۆر گلەیی ئەەکەم زۆر ڕێک و ڕابم زۆر بە دڵفراوانی بۆ نمونە چەند کۆڕێکی کرد یەک کەرکوچێکیمان نەکرد نازانم وا ڕێکە و یعنی متعمد نەبوو شەسان پۆستێکم دابێت کە
کاک کاروان تۆ چ دژمنایەتێکت لەگەڵ کەرکووکە هەیە ئەی بۆ بە کەرکووکەڵێن قودسی کوردستان و دڵی کوردستان لەو هەموو وەبوونەوەیەتان نەژنێ کەرکووکی تیا بوو نە پیاوێک کەرکووکی تیا بوو ئەم منە داوای لێبوردنی لێم کردووە وتی ڕاستەکەین لە هەموو شتێک هەموو کوردی هەبێ گۆڕان مەقەڕیانەیە و زۆر فعال لەوێ یعنی ئیشی چاکەکەن بەڵاهینی ڕۆشنبیری مەڵبەند بوو مەڵبەندش داخرا دوري فرنسا أولي كمان على موضوع سي صار اللي بينا دوري فرنسا إخراج يعني كسر اللي تسأل من بيجي كنا أنت اللي تسأل كان اللي بيشتغل مراسي كي أول صحيح كردستان هنا كل بين سبكان تحسين في الزور دوري يعني شكانتين كسائل إنسان يقول كذا باشو واحد يقول دروش أو إني كسر يكرسيو أو إني يقول براد يعملش إيش كافوا أما بالنسبة للسيارة يوم لو إعلام ضعيف فعلا لو إعلام مش ولا دروة ضعيف أنا لسه التكنولوجيا ولي يشتغلوا توتال ل هذه يوتيوب شو هالتسمية هيك نفس برنامج لو وارد زاري يقول دوبلاج إعداد وشلاني كذا هيك بالعربي فارسي وأنا وقت اسمع زوج زمان أنا بجهز بالكوان بس كان بتعود كل الدنيا كلها دول سعودي. لكن هو من كذا يعني هم شو هالتستاشر كذي برا مناسك إمكانيات مالية. أو مثلا برنامج وش كان هم أو شركات أنا هم قارئ صعبان إستا مكبرة كناس عربة أو الباقات ولا زيادة لفانزة صعبة لبرنامج وباقات أني جواري زيادة المستثمر صح على إنه أو بس مواضيع عامية أنا نڵتەک ماوە مامۆستا ڕاستی نۆزانیدە ماوە بس نسيما بس هناك شش بس لا يوتيوب أكوان قناة التلفزيوني دارن إيش ناكل تيكون شش بس يأتيني هاي برا مراسك إمكانياتي مادية أما بالنسبة للموضوع يكتبوا من مختلف رابط كثير بيترجم الصور صدوق كثير نعم من بيت كانوا يعني وإذا أو أحداث عليه وزارة الفضل أو لحزب الجمهوري لا ديمقراطية كان دوار النار وزكاة كيف أو موارد بازا كانش حاكمتون فأكن تحضير المالي الوكيل جاء بالنسبة بدولة ثانية خليج أبوانيا السوراني وأنا الأخير العراق شو بدر شيء أو سنوك إذا لو رابطين بس إذا رابطين لما تيجي السيا بس موضوع أو يكتبون عليه بعدا يكتبون كبرموني في نوبة وطن بيفرق هاي بس قصة عبد الله كانوا بشنياري كل شيء ممكن صار موضوع يكتبون دار موضوع يكتبون كبرمو أيضا أنا موضوع يعني قبل إني توائفية عقلية لسنة دولتية لسنة البرية أظن هي برميل نوب بس غاز يدكشك إما لما نترك مع مساعدة بس بنبينا فاكتوري اقتصادي كبر مالي من تقريبا بل أجدين مالي شش كين شانغاي شيء إكسبورت وإمبورت من النفس زيادة 1900 كابرال جمعنا نادي فاتح بيروجو مدير عام من تعقيد دولية في غاز ونفط بس التمر التحديات هي التحديات كان موضوع غاز يقول أو ركبني بين روسيا والوطنية الأوروبية أو غازة عقد كسر صار تواول حتى يقول سكان درس الدرة بيش ما نشتغل بس هو احتمال تزور بقوتي كبروتين أو عقد غازنا كان لو يأخذوني أو كشركية أوكرانيا زيادة الدولة الدولة موضوع غاز وأنا بيت أسمي زور رهيب لأوروبا وأوروبا طبعا هو بس أمريكا زور تركيز على احتمال أن مصر غاز روسيا كذا إسا أوروبا كان بيدوا كانوا يشوف بازار غاز بروسيا يكشي لو أنا أمريكا لأمريكا هو يبين غاز كان يمكن يبشرها لسه مش بابور بينهم أو شيء من سرچاوی دونا قطره إسا خلينا نقول جزائر شرقي مثلا أمين تقول لك كردستان أو تشكيل ما هي حكم أو ناقوش بين أمور يعني تقولون بين فاكتور اقتصادي لما رجع من الأخبار يوم كبير شو شدني السياسات الاقتصاد بريوبه
اقتصاد الجار وهي فرزك بس سياسة يعني تقريبا بعض واقع استقرار ساعة منافسين بين الصين وامريكا بس موضوع طريقه التنميه وموضوع طريقه حرير هو منافسه بزور دوله وقال كان الصين كان يمكن خيانه مع واشنطن دراسات خلينا مش نتيجه بالنسبه لكم ابي اشتراك بناء عندك كانوا كسب مزايده بس من هذاك واحد وقت الكويت باي لكان المفاوضات في اشتاو شواري شيء كان كسر الرأي او كمفاوضات يجيبوا الشرط أقسيانك أو كتابة مع جلال مصطفى ولا كانت مشكلة لدو وزارة ما في شوارع يكس لي ولا لأن كان يكتب بعدين وأنا لأنه هو بغداد ولا بردش في البرلمان يقول لو شارع الأميرات أنا مخرجين ما جلال كتاب يقول لو كان جواب شيء قال له أنا درسنا دروا بدل هو بدي أقول باكستان أنا كان شنو دروا كان شنو براس أنا عراق مستقصى على كل دورنا والله بسوريا نوزن دورنا ما هو معناه كلمة دورنا ما هو يعني بس وزارة النور دوها مريمة من جبة دوريو أجينا هيجي كان قم بتساوكم دبارون من يا وبجيت أنا لسجد الوسطك صراحة أنبرج هذا قلقة بالرأي دولة معناه نماو طبعا شو معي خير وفاعلين خير شو على بيشتغلوش يعني كان يجاوب ما زين شو خارج عندي في سياسة البلاد اللي مترجمة برا أول يوم بعد كان مش كاتبين حساب يكفي ميار من الوردين وياكل رنجة ثلاثة أنا وسيد من يسبوا محافظين كربون كم شاكا كبايك مسيحي دانا نص الله يروح بثمانية دانا حتى انتخاباتك أجل ما بتوالي ما كل اختبار السبيل بتوالي الانتخابات إذا كل جاتي وجلس كرسي فيك بحاول كرسي باتنا أنا بثمانية دون بعايش أما نقطيك نقطيك دون براسيكين محافظين كربون حتى أولا فكري ناير بوكو حتى يكون لك محتدين شنو بعدين كراس بريوي تركيا إيران حتى الشيعان العراق وانا فوق يتسجل السلطات أبيان بيان خوش كل محافظين كلهم كلهم إذا بيش محافظ سبيلة كانت خوينا كيش نهاية من أول يعني ما بس برياتي فعلا بيبقى عملية بس برياتي هي خارجي باسي إقتصادي ومشتركة متكلام قضية محافظة دكاترة نلاقي منها نلاقي دويا نلاقي سميرة خانة نلاقي تسنية نلاقي مركزي قرارة ما هو بيموت دو ماسي شركة على بحر إنجليز طيب وداناو بخير بيكم وهوی فرانسی سفیری سفیری کرد بین جویتا زبون نبود کردیه اگر اون چی می‌تویشکن نگاه مستقیم نگاه زنیکاری کرد مورد ما پنج نکوی ما پنج این روزی که اسلام بودیه بود اسکاری شنیکی بریتانیا و قلب ترک مختلف نسل کرد بومانينات مجدار من الأولادين ترجمة لك السلفتي ولا بروي ترجمتي عربي باشنا بالنسبة فرصة كل لما يدل وزار يوسف فرصة نساجن لا يكون والله فيها من التقديسي أم سلوك ذكين أم حزور حزبانكين أم الذي بوش ما نتشاشكن ملت الميل صوص الخلطين صوص وراء حسركان دول صوصي أم نسمع نكاري جوائن كدوا يبقين المهزلات أو تا تركا بالتشوير وكسما جرأتنا في هني فلانكس توي دس فلانكس القردوا ويا ديما كنو بشر بنا نوع باسي خايل كابين تنزيع ودين شيء والله أمره فرصة يتشاركات وبيشوا كرد لبسيدا مسائل أو محسبة ومسألة ويك كولا باسيكا ويك لطيف باسيكا يما بيني ديالوج كان يشتوي كان تصنع لدارة بلاد الهاتف بلادري كومانا يدروا خليط النبيني
پارتی و لە بینی تورکمانەوە شتێکیان هەم نوێنەری پارتی و هەم لە عینی کاتدا نوێنەری جەبهەی تورکمانیە. دیار بوو پێی وترا بوو باسی ئەوەی کرد ئەیگوت وەرن با باسی شتۆ بکەین محافظ هەر شەشبانجارێک بۆ نەتەوەیە بێت. بەسەر هەردوو چاوەکەم و شانازی میسەر ناوکەم دانیشتم. پێشەوەی کۆتایی بەپاڕەکە لێنین من بەمەبەست نووسین بچی حاکم مارتەزان. حاکم مارتەزان منیشی بە کچکۆی هەژمارەکە هەموو جا دەستی منی ئەوها ئەگەر من ڕەفیقی ڕەحمەتی میدیام کە خوشکی خاتم گەلاسە بە یەکەوە کەندەمان باوکەش دەستمی ئەگەر ئەیوت وەرە من میدیا بەیەکەوە فڕێمدار بین ئەوێت هەر تۆ هونەرمەندی من لە مناڵێەوە دەستی ڕستمەوە بوو مانجی ئەوەتر وەرە مامەش ڕستامە مامەش هونەرمەندە ئەها بزانە ئەم کورسیە جوانەی دروستم کردووە زۆر ژینگە پارێزیش بوو تێروتواڵێکی زۆری لەماڵەوە بوو زۆر تێری خۆشەویست لە قەتیە و لە هەموو پۆڕ و چ تەیرێک بۆ خەڵکی کردووە لای مامەتەسەڵ هەمویانی بەفاڵێک هەتا ئەو ڕۆژەی ژیانی کۆتا چ کەسە ژیانی ئەو تەفاسەشی جابوونەدەیتەوە بە کۆتایی دێنین پێشەوەی کۆتایی بێنین و مامۆستا خاتم گێلاس وەڵام بداتەوە بە ناوی کۆمەڵی وڵاتبینی بانکی کارنۆزادەکەی کە سکرتێری کۆمەڵەیە ئێمە شتێکی بچووک دیاریی بچووکمان هەیە پێشکەشی خاتم گێلاسیەکەین فەرموو کۆمەڵانی من بگەرەوە وڵاتیش کارنۆزاد تەشریف بێنێتەیە شکۆ بەخانمەڵێ کەسێک یا دانی خێزانی ئێمە هەروەکو شتی خۆمان هەروەکو میدیای کۆچبردوو میدیای بە حەسرەت بۆ مردوون کچمان بوو خۆشەر کچمان بووی پێخۆشەکە و یادگاریە ئەگە یادگاری باوکو ئەگە یادگاری دایکی وابزانم زۆر خەرج لە خواردن دایک بوو میدیاش حەزی لە خواردن دایک بوو بە ڕەحمەت بێ باوکیشە نمونەیەکی پیاوی گەورە و پیاوی زاکار حەزم لە پیاو زاکارە حەزم لە ئاینی ئەوانەی ئەو شتانە زۆر سوپاس پێم بەخێر بەسەر چاو پێم باشە کارکۆڵە لەگەڵم دێت پێکەوە هەردوو کات خۆڵا بەرێ هاتو گێلاس بەرێ ئێمە بۆی لێرەوە Thank you.